گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بەڵا عزیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالیەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەیەم هەفتەیەش لەگەڵمان بن. باوانەکەی باوەم هێزووە ناوم، باوانەکەی باوەم هێزووە ناوم، ئەو تیرەی هاوێشتێت لە جگەری داوم، وەی لە جگەری داوم، وەی لە جگەری داوم. سەوزە لە باژێر بێ دەبا دەست بەزێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. سەوزە لە باژێر بێ لە شاری هەولێر بێ، دەبا دەست بەزێر بێ هەر تۆمەوێت تۆ. سوەیمانی خۆشاجان خاچی باپیرایە، سوەیمانی خۆشاجان خاچی باپیرایە، زەڵم و سەرچنایان خۆش و دڵگیرە، وەی خۆش و دڵگیرە، ئەی خۆش و دڵگیرە. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. بابچینە سەیرانگای شیر وەنەوشە، بابچینە سەیرانگای شیر وەنەوشایە، یاری چاو زوایان بۆنی چە خۆشە، وەی بۆنی چە خۆشە، وەی بۆنی چە خۆشە. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ. بابچینە سەیرانگە فەسلی بەهارە، بابچینە سەیرانگە فەسلی بەهارایە، کوڕ و کچۆڵانای بۆی چاوەنوارە، وەی بۆی چاوەنوارە، وەی بۆی چاوەنوارە. دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ، لە شاری هەولێر بێ هەر تۆمەوێت تۆ.
دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ لە شاری هەولێر بێ هەر تۆمە بێت تۆ. بینەرانی عزیز، ئەمڕۆ یەکشەمە 4 مانگی گوڵانەوە ماوەی 7 ڕۆژە کە ماوێتی بۆ 11 گوڵان 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار. سەرەتای بەرنامەکەمان بە وتەیەک سەبارەت بەم ڕۆژە شکۆدار و مێژوویە دەست پێ دەکەین. ئازیزان، ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. ئەم ڕۆژە هەروەکو لە ناوەکەیدا دیارە ڕۆژی چینی کرێکار و ڕۆژێکی جیهانیە. چینی کرێکار بەهۆی دەور و تەسیری لە بەرهەمهێناندا چینێکی جیهانیە. ئەم تایبەتمەندیەش پێش هەموو شتێک لە جیهانی بوونی سەرمایه‌داریەوە سەرچاوە دەگرێت. چینی سەرمایه‌دار کە چکۆلەترین ئەرک و زەحمەتێک لە کار و ماندووبوون لە بەرهەمهێنانیدا ناکێشێت، بەڵام بەهۆی خاوەندارێتی بەسەر کەرەسە و وەسایلی بەرهەمهێنان و بەهۆی چەوسانەوە و دزینی زێدەبایی هێزی کاری کرێکارانەوە هەموو سەروەت و سامانی کۆمەلگای لە اختیاردایە و لە 100 ساڵەوە پێشەوە وەک چینی جیهانی لە کۆمەلگادا ڕەفتار دەکات. جیهانی بوونی سەرمایه‌داری چینی کرێکارێکی وەک چینێکی جیهانی وەک گۆڕ هەڵکەنی ئەم نیزامە لە بەرامبەری ئەودا ڕاگرتووە. ئەگەر سەرمایه‌داری بۆ چەوسانەوە و مژینی خوێنی کرێکاران، سنوور، ملەت و ڕەنگ و نژاد و مەسهەب ناناسێت، چینی کرێکاریش لە خەباتی هاوبەشیدا بۆ ڕزگاری و بەرابەری هیچ سنوورێکی دەستکرد، هیچ جیاوازیەکی ملی و مەسهەبی و نژادی کە لە دایکبووی نظامی چینایەتین بەڕسمیت ناناسێت و دەبا لە دژیان خەباتی وشیارانە و هاوبەش بکات. تایبەتمەندی ئەسڵی ئەوەڵی مانگی مەی ئەوەیە کە ئەم ڕۆژە تعلقی بە چینی کرێکاری جیهان هەیە. لەم ڕۆژەدا بەدەیان ملیۆن ئینسان لە گۆشە و کەناری ئەم جیهانە بەرینە لە هەر 5 قاڕەی دنیا دەڕژێنە سەر شەقام و کۆڵان و مەیدانی شارەکان. ملیۆنها دەستی ڕەش و سپی و زەرد لە یەک هەڵدە پێکرێت. دەستی بەهێزی ملیۆنها ژن و پیاوی یاخیبوو لە سەرمایه‌داری ئاڵای سوور ڕادەشەکێنن. ئەرتەشی جیهانی کرێکاران لە شەقامەکان ڕێژە دەڕۆن بە زمانی جۆرا و جۆر، بەڵام بە یەک ئاهەنگ سرودی هاوخەباتی چینی کرێکار، سرودی ئەنتەرناسیۆناڵ دەخوێن و زەنگی مەرگی سەرمایه‌داری لێدەدەن. لەم ڕۆژەدا سەرمایه‌داران و چینەداراکان خەونی ناخۆشی نەمانی خۆیان دەبینن. دەوڵەتەکان، ئەرتەش و پۆلیس و دەستگای سیخۆڕی و جاسووسیان لە دژی کرێکاران بەسیج دەکەن و لە ئامادە باشدا ڕایان دەگرن. لەم ڕۆژەدا جیهان لە دوو ڕیزی جیاوازدا ڕادەوەستێت، ڕیزی کار و ڕیزی سەرمایە. لە ڕیزی سەرمایەدا دنیای سەروەت و سامان و دەوڵەمەندی، دنیای تیار بە چەک و ئەرتەش و جەبەخانەی شەڕ، دنیای سەرکوتوسی خۆری و جنایەت، دنیای شەلاق و ئەشکەنجە و زیندان، دنیای کەشیش و ئاخوند و ڕۆزە خوێن ڕیز دەبەستن. بەڵام لە دنیای کاردا ڕەش و سپی و زەرد، دەستی قەڵەشا و پێپەتی و گیرفانی خاڵی ئینسانی چەوساوە و ئاوارە و ستەمدیدا بەرهەمهێنەرانی هەموو سەروەت و سامانەکانی ئەم جیهانن. شەریفترین مرۆڤەکان لەم بەرێدا ڕاوەستاون. ئەمڕۆ لە نێوان ئەم دوو چینەدا نەبەردێکی مان و نەمان بە بەرینای ئەم جیهانە لە ئارادایە. بە وتەی مارکس دەبات چینە چەوسێنەرەکان بەرامبەر بە شۆڕشی کۆمۆنیستی سەرتاپایان بێتە لەرزین. کرێکاران لەم نێوەدا پێشگە لە زەنجیرەکانیان هیچ لە دەست نادەن، بەڵام جیهانێک بەدەست دێنن. کرێکارانی جیهانی یەکگرن. کرێکارانی جیهان، کرێکارانی ئێران، کرێکارانی کوردستان با بۆ بەدەستهێنانی ئەو جیهانە نوێیە یەک بگرین و تێبکۆشین. ئەم ڕۆژانە کرێکارانی پێشڕەو بە پشتیوانی و پشتگیری کۆمەڵی کرێکاران لە شار و دێهاتەکان، لە کارگا و کارخانەکان، لە گەڕەکە هەژار نشینەکان، تەنانەت لە ناو کۆڕ و کۆمەڵی خانەوادەکاندا کەوتونەتە خۆ بۆ بەشداریکردن و بەڕێوەبرنی ڕێوڕسمەکانی ئەو ڕۆژە و لە تادارکی ئەو ڕۆژەدا ئامادەکاری دەکەن و لەگەڵ گیر و گرفتەکان و کەند و کۆسپەکانی سەرڕێگا دەست و پەنجە نەرم دەکەن. کرێکارانی وشیار لە کوردستان هەمیشە هەوڵیان داوە کە ئەو ڕێوڕسمانە لە جەرگەی شارەکاندا بەڕێوە برن و سەرنجی کۆمەڵانی خەڵک بۆ ئاوات و ئارەزوەکانی خۆیان و بۆ بەختەوەری هەموو کۆمەڵگا ڕابکێشن. چونکە چینی کرێکار ئەگەر خەبات دەکات بۆ ژیانی باشتر بۆ خۆی، لە ڕاستیدا ژیانی باشتری نەک هەر بۆ خۆی بەڵکو بۆ هەموو دانیشتوانی کۆمەڵگا دەوێت. هەر بۆیە کرێکاران خوازیاری ئەوەن لە وەها ڕۆژێکدا دەنگیان بە گوێی هەموو کەس بگات و ڕێو ڕسمەکانیان لە جەرگەی شوێنە قەرەباڵغەکاندا بەڕێوە بچێت. گەلێک جار لەم بوارەدا سەرکەوتوو بوون و لە هەندێک شوێنش لەژێر زەختی دژمنانی چینی کرێکاردا ناچار بوون ڕێو ڕسمەکانیان بگوازنەوە بۆ دەرەوەی شارەکان و هەر چۆنێک بووە سنەتی بەڕێوەچوونی ئەو ڕۆژە زیندوو ڕابگرن.
ئێمە وێڕای پیرۆزبایی ڕۆژی جیهانەی کرێکار لە هەموو کرێکاران و هەڵسوڕاوانی ڕێگای ڕزگاری چینی کرێکار لە چەوسانەوە ماندوو نەبوونی و دەستخۆشی لە هەموو ئازیزانە دەکەین کە لەم ڕۆژەدا سەرقاڵی جێبەجێکردنی ئەو ئەرکە گرینگن. دوای ناوبڕێکی کورت دێنەوە خزمەتان. ئەمڕۆ تەنیا ئەمڕۆ فیتوی قەتارەکان بێدەنکەن، سیگناڵی کەشتیەکان لێمەدەن، دووکەڵ بە دووکەڵ چێشی کارخانەکانەوە ڕەوا مەبینن، کۆنێلی سارد و تاریکی کانەکان بە تەنیا بێڵنەوە، شێرە لێنجەکانی نەوت بگرنەوە، خۆ دنیا بەئاخر ناگات. ئەمڕۆ تەنیا یەک ڕۆژ پۆلەکانی خوێندن دابخەن، کامیۆنەکان بکوژێننەوە، دوکەکان بنێنە سەر سندان و دنیاش بەئاخر ناگات. ئەمڕۆ تەنیا ئەمڕۆ شەقامەکان مەماڵن، زبڵدانەکان مەڕێژن، بێڵەکان بە بێنانی برژە و لە تەنورەکان دەرچێشن، بە تەقەڵە ڕەنگاڵەیەکان شیتاڵەکانی ڕوتیم مەدورنەوە، دنیاش بەئاخر ناگات. مەترسن، مەترسن بە خاوەن کارەکانتان بڵێن مەترسن، بڵێن با ڕۆژێک ئیش بێکار بێت، تەنیا ڕۆژێکە، ڕۆژێک کە نابێتە هەزار ڕۆژ. ئەو کاتەی کە دائەنیشن و سەعات و ڕۆژ و مانگ و ساڵەکان چرکە بە چرکە ژمێرن بۆ ئەوەی نەکە چەند چرکە کەمترم بەهرەبەخشی بێت، ئەو دەمەی کە دائەنیشن و یاسای ڕەنج و دەست ڕەنجم بۆ ئەنووسن، ئەو کاتەی کە بەگشت وجودەوە سەیادن تا نەکا باسپەکەت بێژم قاتر. ئایا بیرت لەوە کردوەتەوە منیش دەم هەوێ ڕۆژێک، تەنیا ڕۆژێک، ئەویش یەکەمی مانگیمەی کە ڕۆژی منە دەست لە کار بکێشمەوە؟ پێویست ناکات ئەزیەت بەر خۆتان بدەن و هەوتوویەکم بەناو بکەن، ئەم بەردە قورسە نێوتان دەخات. من یەک ڕۆژم بەسە تا سەرمایە بەم زەربەیە زرینگە بزێتە مێشکی و دابمێنێ بواهێک بە بەهرەی بگۆڕێتەوە. تەنیا ئەم ڕۆژە کافیە ڕاوەستا و گەردەن فەراز دێمە دەرێ، سەری بەرزی پڕغرورم لەم ڕۆژە تا بۆ یاساتان دانانەوێت. لە پەیوەند لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار بینەرێکی بەڕێزمان بە نازناوی سامان لە نامەیەکدا باسی لە پێویستی وەلانانی وردە ناکۆکیەکانی نێوان هەڵسوڕاوان و هاوکاری و هاو ئاهەنگی هەموو تێکۆشەران و دڵسۆزانی چینی کرێکار لە پێناو ڕێخستنی ڕێوڕسمەکانی ڕۆژی کرێکاردا کردووە. ئەو عزیزە داوای کردووە جارێکی دیکە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەسەر پێویستی ئەم هاوکاری و هاو ئاهەنگیە تاکید بکرێتەوە. داوامەوەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەموو فرسەتێک بۆ هاندانی کرێکارانی پێشڕەوە و ئەندامانی ڕێکخراوە مەدەنیەکانی کرێکاران بە مەبەستی پاراستنی ئەم یەکگرتوویە کەڵک وەربگرێت. سامانی بەڕێز، ئێمەش لامان وایە کە ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی هەموو کرێکارانە. پێویستە هەموو هەوڵێک بدرێت بۆ ئەوەی کە کرێکاران لەم ڕۆژەدا لە پێناوی بەڕێوەبردننی هەرچی شکۆدارتری ڕێوڕسمی ئەو ڕۆژە
تووشی هیچ چەشنە تەفرەقە و دووبەرەکانیەک نەبێت. هەر چەشنە هەوڵێک بۆ ئەوەی کە بەرژەوەندی ئەم یان ئەو گروپ یان بەناو جێگای بەرژەوەندی هەموو کرێکاران بگرێتەوە بگرێنەوە زیان بە یەکگرتووی پێویست لەم ڕۆژەدا دەگەێنێ. شک لەوەدانیە کە چینی کرێکاریش وەکو چینێکی کۆمەڵایەتی میل و بۆچوونی جۆراوجۆری تێدایەوە و ئەوە گەلێک ئاساییە و هەمومان پێویستە بە ڕسمێتی بناسین. بەڵام لە پێناوی کارێکدا کە دەبێ نیشانەی قودرەت و یەکگرتووی کرێکاران بێت بەرابەر بە دوژمنی هاوبەش پێویستە هەموو ئەو کێشە و ناکۆکیە ورد و درشتانە وەلا بنرێت و لە ژێر یەک ناو و یەک ئاڵاوە ڕێوڕسمی بەهێزی کرێکاری بەڕێوە بچێت. بو پێشەوە بۆ خیابان و ڕۆژی ئەوەڵی مەیە بۆ پێشەوە بۆ خیابان و ڕۆژی ئەوەڵی مەیە بەرەو مەیدانی پەرخۆرۆژ بۆ پێشەوە بەرەو مەیدانی پەرخۆرۆژ بۆ پێشەوە با بلرزی سر تا پشار بداشلکی دلی شاد با بلرزی سر تا پشار بداشلکی دلی شاد ورین همو حالا بداز با انگاوی پدوری ورین همو حالا بداز با انگاوی پدوری ملازا سواری لکارگا کن و درکوی دسو چکش بدست بری و آلای سور با بدروش سوری گشی و آلای سور با بدروش سوری گشی و پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی کرێکاران هەڵقوڵێ بۆ پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی کرێکاران هەڵقوڵێ الله سرمان بابا آزادی ورشیدی الله سرود بیکن و بی ظلم و سرمایه بلرزی الله سرمان بابا آزادی ورشیدی الله سرود بیکن و بی ظلم و سرمایه بلرزی امروز خوش سنگری که منگیش نارنجا کی دستی ورتاویش تو پزیکا هوای دی امروز خوش سنگری که منگیش نارنجا کی دستی ورتاویش تو پزیکا هوای دی
نخی اسمان بلرزنی بخروشی وێنەی دروستکە نخی اسمان بلرزنی ساوریان بۆ پێشەوە بەرە مەیدان بۆ خیابان وەڕۆژی ئەوەڵی مەیە ساوریان بۆ پێشەوە بەرە مەیدان بۆ خیابان. بینەرانی ئازیز، پێشێکی دیکە لە بەرنامەیەم هەفتەی ئێمە و بینەرانمان تەرخان کردووە بۆ ناساندنی زۆرتر و بۆ ڕێزگرتن لە خەباتی بێپسانەوە و شێلگیری ژنان لە ئێرانی ئەمڕۆ و لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا. ئەمڕۆ کەس ناتوانێت نکۆڵی لەو ڕاستیە بکات کە ژنانی ئێران لە هەموو بوارەکاندا بڕبڕی پشتی خەباتی جەماوەرین. حزوری ژنان لە هەموو بوارەکانی خەبات و ناڕەزایەتی دەربڕین و هەوڵدان بۆ باشترکردنی ژیان هەر لە خەبات بۆ دەستەبەرکردنی ئازادیان تاکە کەسیەکان وەکو ڕزگاری لا حیجابی ئیجباری و لا دەربڕینی شایی و خۆشی لە شوێنە گەشتیەکان تا خەباتی ژنانی کرێکار هاوشانی هاوسەران و هاوچارە نووسانیان کە نمونەی بەرچاویمان لە مانگرتنەکانی کرێکارانی حەوتەپە و فولاد و شوێنەکانی تردا دیت تاکو ئاعترازاتی خانەنشین کراوەکان زەرەرمەندان و هیتر. ئەم ڕووداوانە جارێکی دیکە گرنگی جێگا و شوێنی ژنانی لە هەر چەشنە حرەکەت و خەباتێک بۆ گۆڕینی هەلومەرجی ئێستای نیشاندا لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندان لە بەردەرکی زیندانەکان و سەرنجام لە گرت و خانەکان و شکەنجەگاکان بەردەوام سیمای بەورەی ژنان دەبینین کە ئیرادەی خۆیان بۆ نیشان دەدەن بۆ ئەوەی تاوەدی هاتنی تەواوی مافە ئینسانیەکانی خۆیان دەست لە خەبات هەڵ نەگرن. ژنانی ئێران لە ماوەی چواردەیەی ڕابردوودا زۆرترین مەینەتیان لە دەست ڕژیمی ئیسلامی چێشتووە. سوکایەتی پێکردن و بێمافی ژنان لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی هیچ حەد و سنوورێک ناناسێت. کۆماری ئیسلامی هەوڵی زۆری دادها بە کەڵک وەرگرتن لە باوەڕی مەسەبی ستەم بۆ سەر ژنان بکات بە بابەتێکی دەرونی و ئەوان بە جێگا و شوێنی ژێردەستەیی خۆیان قانع بکات. بەڵام نەتەنیا لەم کارەدا سەرکەوتوو نەبوو، بەڵکو ئاگری نەفرەت و بێزاری ئەوانی پڵێسەدارتر کرد. ئەوەی کە ئەمڕۆ لە مەیدانی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی ئێراندا سەبارەت بە حوزوری بەربڵاوی ژنان دەیبینین تەنیا بەشێکی بچووکە لەو شەپۆلە بەهێزەی کە بەڕێوەیە. لە سەرەوبوونی وشیاری کۆمەڵایەتی بڕوا بەخۆبوونێکی بەهێز و لێبڕاویەکی بێوێنە لا بزوتنەوەی ڕزگاری خوازانەی ژنان لە ئێراندا خەریکە شکڵ دەگرێت. ئەم بزوتنەوەی لە پاڵ بزوتنەوەی کرێکاری کۆڵەکەی سەرەکی شۆڕشی داهاتوو لە ئێرانن. شۆڕشێک کە بە هەر هەنگاوێک لە پێشڕەویەکانی خۆی یەکێک لە بنەماکانی ستەم بۆ سەر ژنان دەڕوخێنێت. ئەوەی کە گرینگە ئەوەیە کە ئەم بزوتنەوەیە لە خەباتی چواردەیە ڕابردووی خۆی و تەنگ و چەڵەمەکانی سەرڕێگای دەرس وەربگرێت. بڵێ ئەوەی ئەمڕۆ ژنانی ئێران بە تایبەت لە بوارە ئابوووریەکاندا هاوشانی پیاوان خەباتی بۆ دەکەن هەمووی ئەو مافانە نییە کە لە ژنانی ئەو وڵاتە زەوت کراوە. گەلێک دروشم و داخوازی دیکە هەیە کە پێویستە ببنە دروشمی خەباتی ژنان هەر لە ئەمڕۆوە. ژنانی ئێران دەبێت لە مافی یەکسان بۆ هەڵبژاردن و هەڵبژاردرانیان لە تەواوی ناوەندەکانی یاسادانان خەزایی و بەڕێوەبرایەتی بەهرەمەند بن. هەر چەشنە یاسایە کە لە ئازادی ژنان بۆ لەبەرکردنی جل و بەرگ بەرتەس بکاتەوە وەک یاسای حیجابی زۆرملێ دەبێ هەڵوەشێتەوە. هەر چەشنە یاسا و ڕێسایەکی پەیوەندیدار بە جیاکردنەوەی ژنان لە کۆبوونەوەکان، مەدرسە و زانکۆکان، شوێنە گشتیەکان و کەرەسەکانی هاتوچۆی گشتی قەدەغەیە. حەقدەستی بەرابەر بۆ کاری وەک یەک بۆ ژنان و پیاوان، بیمەی کۆمەڵایەتی یەکسان بۆ ژنان و پیاوان، بەهرەمەندبوون لە مافی دوو ڕۆژ مەرەخەسی مانگانە بۆ ژنانی شاغڵ، قەدەغەبوونی دانانی ژنانی دووگیان لەسەر هەر چەشنە کارێکی مەترسیدار، قەدەغەبوونی دەرکردنی ژنانی دووگیان لەسەر کار بە هەر بیانویەک، خۆپاراستن لە دامەزراندنی ژنانی دووگیان و خاوەن منداڵ نایاساییە و وەک تاوان دێتە ئەژمار. بەهرەمەندبوون لە 16 حەوتو مەرەخەسی بۆ ژنان لە دەورانی دووگیانی و 1 ساڵ مەرەخەسی بۆ بەخێوکردنی منداڵی تازە لە دایک بوو کە بەڕێکەوتنی نێوان ژن و هاوسەرەکەی دیاری دەکرێت. ئازادی زەواج و دیاریکردنی هاوسەر بە ڕەسمیەت ناسینی زەواج لە ڕێگای سەبت لە ناوەندە دەوڵەتیەکان، قەدەغەبوونی سیغە و چەند هاوسەری، بەرابەری تەواوی ژن و پیاو لە بوارەکانی وەک تەلاق و ئاگاداری لە منداڵ، قەدەغەبوونی زەواجی ژنان و پیاوانی کەمتر لە 18 ساڵ تەمان یاساین. کەس یان هەر ناوەندێکی مەسەبی کە کەسانی کەمتر لە 18 ساڵ تەمەن بە شێوەی شەرعی مارە بکەن تاوانبارن.
ژن و پیاو دەبێت ماف و بەرپرسیارەتی یەکسان و بەرابەریان لە پێناو یەکتر و منداڵەکانیان و هەروەها لە تەواوی بوارەکانی ژیاندا هەبێت. شوێنی ژیان دەبێت بە ڕێکەوتنی هەردوو لا دیاری بکرێت. مافی ژنان بۆ کارکردن و چوون بۆ سەفەر نابێت بە ئیجازەی هاوسەر مەرجدار بکرێت. تەواوی یاسا و ڕێسای شەرعی کە لەژێر ناوی پاراستنی ناموس تاوانی کەسانێک کە دەست دەدەنە جنایەت لە دژی ژنان کەم بکاتەوە. دەبێت هەڵبۆشێتەوە ئەوانە. بۆ تاوان و جنایەت لە دژی ژنان کە لە ژێر ناوی پاراستنی ناموس و هیتر بەڕێوە بچێت سزای قورس دەبێت دیاری بکرێت. هەر چەشنە هەڵاواردن و نابەرابەریەک لە نێوان ژن و پیاو لە یاساکانی پەیوەندیدار بە میرات، دارایی و ئیمتیازی یاسایی پیاوان و سلسلەی باوکێتی هەڵدەوەشێتەوە. ژنانێک کە لە دەرەوەی چوارچێوەی ژیانی هاوسەری دەبنە خاوەن منداڵ دەبێت لە تەواوی مافەکانی تاکە کەسی و کۆمەڵایەتی بەهرەمەند بن. منداڵەکانی ئەوانیش دەبێت تەواوی مافەکانی کۆمەڵایەتیان بۆ دابین بکرێت. پەیوەندی خصوصی نێوان ژن و پیا و ڕێزی هەیەوە دەبێت لە بەرامبەر هەر چەشنە دەستڕێژیەک پارێزراو بێت. دەستێوەردانی کەس یان ناوەندە دەوڵەتیەکان لە ژیانی خصوصی ژن و پیا و قەدەغەیە. ئەمانە کە باسمان کرد لانی کەمی ئەو داخوازیانن کە خەبات لە پێناوی وەدی هاتن و گەڵاڵەکردنیان ڕیزی هاوخەباتی بۆ ڕزگاری ژنان. شان باشانی کۆمەڵە بەهارانی لا
بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون و بەرنمەی ئەم هەفتەیەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. چاوەڕێی نامە و ئیممەیل و پەیوەندیەکانی تر تەلەفۆنی ئێوە دەکەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاو بۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.